زیندوکردنەوەی سونەتی قوربانیکردنە. گوندی مایندۆڵە لە قەزای سی سادق ساڵانە بە کۆماڵ قوربانی دەکەن و لە 150 ماڵی گوندەکە زیاتر لە 140 ماڵیان قوربانی دەکەن و پاشان گۆشتەکە کۆ دەکرێتەوە و دواتر دابەش دەکرێت. بە ئیشێکی باشە زانین بە ئەرکێکی واجبی سەرشانێکی خۆشمانەزان هەن لە ڕێی دینەکەیەوە هەم لە ڕێی کۆمەڵایەتەکەیشیەوە پێشەکی لە ڕێی دینەکەیەوە دا کۆمەڵایەتەکەیش ئەنجا الحەمدولیلا ئەمەش خەڵکێکین بێگانەماتیانێ هەموو ئامۆزا و پورزای خاڵۆزای یەکترین سەری ئەبرین و دێنی لێرا وەکو پێمەتی تەوزیعەکەن بەسەر خەڵکەکە ئەوەیشی کە ئەمێنێتەوە خەڵکێکی فەقیرمان هەیە بەسەر لە دەرەوە دیاریمان کردووە بۆ مەسەن بۆی ئەنێرین بۆ سی سایق بۆ سێمانی بۆ شوێنانەیە نێرین. گەنجان و بەشێک لە خەڵکی گوندەکە خۆبەخشانە گۆشتی قوربانیەکە پارچە پارچە دەکەن. ساڵاناش بەردەوامن لەسەر زیندوکردنەوەی سونەتی قوربانیکردن و دەڵێن ئەم ساڵ ڕێژەی قوربانیکردن باشتر و زیاتر بووە. یانینی حیوانەکان سەر ئەبڕن لە ماڵەوە کە لە ماڵەوە سەر بڕە بە پاک و بختی یانین نەئەیرا لەیرا 4 ستافمان هەیە ستافێکیان کە هاتە ژوورۆ ئەیکێشێت ستافێکمان لەوێ قەمەکە لای قەمەی قەنارەکە ڕان و دەستەکەی لێ ئەەکەینەوە ستافێکیشمان ئەیجنێت ئین ئیشی قەمەکە و ئەیجنێت ستافێکیشمان لەوێایە ئیشی لەسەرەکات ئەیجنە و لەتە وردەوردەیەکات هەموو ساڵێمەم شێوە قوربانیەکەی نێمە ئەیتر هەموو ماڵێ حیوان دەسەڵاتی بێ حیوان ێسەر بڕێت بشکەکان بەڵێ هەموو ماڵەیە تقریبی ماڵی وایە 13 کیلۆ 14 کیلۆی بۆ ڕاتەوە وڵاوە شعائیرێکی موسڵمانانەیە پشت بەخوای گەورە ئینشاءالله هەتا بۆمان بکرێت دەسەڵات بوێ قوربانیەکەی ئینشاءالله. قوربانیکردن لە گوندی مایندۆڵ و بەرزڕاگرتنی ڕۆژەکانی جەژنی قوربان ساڵانە لەم گوندە جیاوازە بووەتە کەلتورێک و بە شعائیرێکی جەژنی قوربانی دەزان و بەرز ڕای دەگرن. لە مایندۆڵی سید سادق تەنیا لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا زیاتر لە 100 سەر ئاژەڵی بچووک و 3 ڕەشە وڵاغ کرا بە قوربانی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام گوندی مایندۆڵ لە قەزای سی سادق.